لە درێژەی داگیرکاریەکانی بۆ سەر وڵاتان ئەمریکا 20 ساڵ لەمەوبەر ئەفغانستانی داگیر کرد. ئەو کەسانەشی دەستگیر کرد کە ڕوبەڕوویان بوونەوە. بەشێک لەوانیان لە بەندینخانەی باگرام لە ئەفغانستان زیندانی کرد. زیندانیەکان چیرۆکی سزادانیان لەلایەن هێزەکانی ئەمریکاوە لەو بەندینخانەیە دەگێڕنەوە. باگرام کە بە گوانتانامۆی دووەم ناوی دەرکرد 50 کیلۆمەتر کەوتۆتە باشووری کابولی پایتەختەوە و لە ساڵی 2002 لە نێو بنکەی باگرامی ئاسمانی دروست کراوە کە 120 ژووری تێدا بووە. لەلایەن دەستگای CIA ئەمریکیەوە سەرپەرشتی کراوە و هەزاران بەندکراوی ئەفغانی تێیدا بەند کرابوون و بە تونترین شێوەکانی سزادان سزا دراون. چەند بەندکراوێکی بەندینخانەی باگرام چیرۆکی خۆیان دەگێڕنەوە. مەولەوی عەبدولحەلیمی 33 ساڵ کە 3 ساڵ لەو بەندینخانەیە ژیانی بەسەر بردووە و لەژێر زەبر و زەنگێکی زۆردا بووە دەڵێت بە هەڵا بە تۆمەتی بەرپرسیارەتی گروپی حەقانی دەستگیر کراوە کە گروپێکی چەکداری بوون و واشنتۆن و کابوڵ بەبوونی پەیوەندی لەگەڵ دەستگا هەواڵگیرەکانی پاکستان تۆمەتباری کردوون. ئەو گروپە چەند هێرشێکیان ئەنجام داوە بە تایبەتی گەمارەدانی کۆنسوڵخانەی ئەمریکا لە سێپتەمبەری ساڵی 2011 بۆ ماوەی 19 کاتژمێر. ئەو بەندکراوە دەڵێت چەندین جۆری سزادانمان ڕوبەڕوو کراوەتەوە لەوانە بێبەشکردنمان لە خواردن بۆ ماوەی 3 ڕۆژ لە سەریەک دواتر پێدانی لە تەسەمونێک کە بە قەدەرنیوەی لەپی دەست دەبوو. هەروەها پاسەوانەکان مادەی وایان بەسەردا دەپرشاندین کە چاومان دەسووتانەوە. بەدەر لەوانەش سزای دەرونیان دەداین و لە کاتی خۆشتندا بە کامێرای چاودێری وێنەیان دەگرتین و پێ ئەوەی بهێڵن خۆمان داپۆشین. پەیامنێرێکی ئاژانسی BBC ئەمریکی لەبارەی بەندکراوانی ئەو بەندینخانەیەوە دەڵێت لە بەندینخانەی باگرام ڕێگە بە بەندکراوان نەدەدرا پارێزەریان ئامادەی دادگاییکردنیان بێت. تەنانەت ویلایەتە یەکگرتووەکان ڕێگەی نەدەدا بزانرێت کێ لەو بەندینخانەیە بەندکراوە. بەندکراوێکی دیکە بە ناوی ئەحمەد داود مەنسووری دەڵێت ڕووی ڕاستەقینەی مافی مرۆڤی ئەمریکی لە باگرام ئاشکرا بوو. مەنسووری تەمەن 32 ساڵ کە 7 ساڵ بە تۆمەتی دژایەتی ئەمریکا بەندکرا بوو دەڵێت ئیدارەی بەندینخانەکە لە زستاندا شوێنەکەمانی سارتر دەکرد و لە هاویندا گەرمیان دەکرد. بۆیە ئێستا خۆشحاڵین بە کشانەوەی هێز ئەمریکیەکان و پێناسەی ئەم ئازادیە زۆر قورسە. ڕۆژنامەی نیویۆرک تایمزی ئەمریکی لە ساڵی 2005 ئاشکرای کرد کە 2 بەندکراو بەهۆی زۆری سزادانیانەوە لە سەردەستی پاسەوانەکان لەم بەندینخانەیە لە کانونی یەکەمی 2002 گیانیان لەدەستداوە. شکروڵڵا بەیکەیەکێکی دیکەیە لە بەندکراوەکانی باگرام و مامۆستای قوتابخانە بووە دەڵێت ویلایەتە یەکگرتووەکان بە شێوەیەکەم بەندینخانەی دروست کردبوو کە زۆر قورس بوو ئاژەڵی شتەی دابژی. دەشڵێت ژمارەیەکی زۆر زانە و حافظ قورئان لەم بەندینخانەیە بەندکرابوون. ئەوانەی لێرەدا بوون زۆری نەیان گیانیان لەدەستدا یان شێت بوون یان کەمەندان بوون. پاشەوەی لە مانگی ئابیدا هاتوو بزوتنەوەی تالیبان ئەفغانستانی کۆنتڕۆڵ کرد هێزەکانی ئەمریکا لە وڵاتە کشانەوە و باگرامیش کەوتە دەستی بزوتنەوەکە.